قوربان سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام مەشێ بێ. سەرەتا بە قسەیەکی خۆش دەست پێ بکەین. تۆ پێم بڵێ پێشتر هەستا بوو یا بە تایارەکە ئێمە هەستای؟ وەڵا هەڵسا بوو. هەڵسا بووی؟ هەرە وەڵا. ئەی تۆ کە تایارەکەت بینی وەزانی چییە؟ وەڵا ئەم تیارە بەقڵێکم ڕێمنە لێکەمان کوشت. ذاتی خوا ئەمە جارێکیشی پیا بوو نازانم هیچ چیە بوو یان چ کەناڵێ بوو لەو دۆڵە توا ترێمان داگرت. گوتم کۆنە نەوزا خۆتان من مەعەزاک خۆی کە بەژێر شاخەکەوتە گوم بوو. والله قدم كنا بقرآن هو اللي نشتوى يا كنت قرآن نشتوى لكن والله قديان كهاد ممالو قديان كنا والله كان علي وديروه هلان كان دماري مهديو أو تاريخ هلان كان تنبرار ولا شيء وداتي كوا هرزوف هوارم كنتم يرسم قرتنا الرمينية والله شيء باش بداتي كوا خلق كده نتسع توبيان بالله من خوان موان وسرابو هوندرينا لقل وندرينا دەوەشم بیستووە کاڵەن دەوەندەرێنەیە دەوەندەرێنێ کوڕە خۆ دەوەن هاتوونە دەوەنی دەرێن دەوەنی دەرێن دەوەندەرێنێ ئەیچی بەس ئەو ناوە جوانە دەوەندەرێنە ئارە وەڵڵا دەوەندەرێنە کەواتە لە ئەسڵە دەوەندەرێنەیە بەڵێ دەوەندەرێنێ ئەی باشە لە حکوومەت و ئەوانەیە بە چی ناوێک هاتووە لە شتی حکومیە وەڵڵای ئەم منتیقەیە بە سرۆچک ناوی هاتبوو سرۆچک یعنی ڕشقەکەی چکە بەچکەچکە خوانانیاتی ئەی بۆ ئەم هەموو ناوەی هێستا وەندەرێنە هۆندەرێنە دەوەندەرێنە وڵاتنا ئەو هەموو ناوەی هەیە ئەو هەموو ناوەی ئارە وەڵە تۆ پێم بڵە بە چیوە مەشغوڵت تۆ شووچیە ئەسا هەر خەڵ شوەکەیەکە ئەمە معلوم هەر زمانی ڕووی بەناوی شوەکەەوە ناوێنە شۆچێ هەیەی ئەم منتیقەکەی هەیە وەڵا ئەم منتیقەیە ئەم ساڵ نەیبوو بەس ئەم کان دەرکەوە ئادەبان و شووچێ و ئەوانە زۆری کەواتە پێچە دارمازوتان کەم بێ هەمووی وڵات دارمازوو نییە لێرە بیری جۆزە ڕەش و ئەو ناوەم دارمازوی شۆکە لەسەر داربەڕۆنیشەیە لە دابەڕێنیشێ لا جەوتەکەیە بەڕوو جەوتەکەیەوە شتێکی بە لەزەت بەخوا لە هەمین خۆشتەیەکە ڕزقی چاکە شاوەکەی خۆشە زۆر بەڵێ بەڵێ لەم پیاوەش بپرسم سەلام عەلەیکوم بەس قورئان ئەمە کاکە ئەیدە باشە ئەی گۆچانێ ئەو هەڵیژگە ئەوە دوای فڕێە هەڵیژگە خەریب و جگەرەکەش داگیرێنی سپاس دەکەم چیت هەیە حیوان والله نەکتە حیوانە وردەم نێ جوزە وڵاه و تاخ وەڵا ئافرین حیوانە وردەت هەیە ئەی حیوانە وردە شوانت هەیە؟ ناوەڵا خۆم و ماڵەتەی بۆ ڕۆژی ماڵەگەسی یعنی حیوان وردەش هەر بە نۆبەیە بەڵێ ئێمە جاران نۆ بە گاگەلمان بیست بوو بەس ئێستا فێ نۆ بە گاگەل هەیەست تۆ ڕەشەوڵاقیشت هەیە؟ بەڵێ چواتەر بێ باشە هەر حیوانی ورد و ڕەشەوڵاق ڕائەگرن لێرە؟ بەڵێ ئەی وڵاقە بەرزە وڵاقە بەرزە وێرە نات بۆ؟ نات هەیە دانێکی هەیە بۆ سواری خۆی بۆ شێوم لاولاتی تاو چی هەیە؟ ئەسپێک یان ماینەکە باژیرێ دەسرێت باشە وازانم لە بینی بارگیر و ئەسپا فەرق هەیە بارجی و ئەسپ نانە هەرێشێک نییە با من عەرزت کەم منش خەڵکی لادێم بارگیر ئیبارە وایە ئەو شایەتیم بۆدا ئەس پێشی سواریە ئەس و بارگیر یەکێکە قوربان یەکێک نییە بارگیر ئیبارە دڵنیا بەوایە یەسم کە فەرقانێکە جێرە باژیر و ئەسپ ئێستر و کەریش فەرقیانێ ئەوەش هەدا ماین نابێت ئەلا کولین ینی شتەکە ئاوایە قوربان ئێستا تۆ پێم بڵێ ژیانی ئێرە سەختە یا پێی ئاسوودەی وەڵا پێی ئاسوودە نیست پێی ئاسوودە نی ناوەڵا بۆیەکە ئەم حکوومەتانە گەلە ژیان دامەزران گەلەیان ماشخۆر کرد گەلەیشیان قوڕ کرد بەسەریە باشە ئەوەی قوڕی کراوە بەسەرا چێ ئەوەی کە قوڕی کراوە دانی وەکو من سەدانی وەکو منە لە هەموو لادەکان لە هەموو بۆ توشکور لە شوێنەکە ئەژی ئاو هەوایکی خۆشی هەیە شوێنێکی دڵجی شکر بۆخوا ڕەشە وڵاقت هەیە حیوانی ئاگەمانە وشی کردوێت ئاهاچی ئەومە جادەخیرەکەمانەکە توێ بینی گڵ و خۆڵ و دانێ بڵم هەفتاشە شەیدمانە ئەو جادەکەمان بریخۆنی یەک شەید نییە بری شەش دڵە بخێنی شەیدنی ئەو جادەیەکە بۆ ئێمە بری یەک دڵۆپی یەک خوێنی شەیدێکی ئەم دێنێک ئەو جادێکمان باشە ڕەشە وڵاق چەند سەریت هەیە؟ وەڵعادەی سەفەرێکی زیاتر حیوانی ورد مەخوا 150 و ساهر بوونە 150 باشە
بركيتي بركة الحمد لله لقدر جانك بيه الروح من شكر ما بشي خوي قوله الحمد لله شكر ما بشي خوي قوله هسي شابه نعم والله محمد سلام شيخ مصطفى الشيخ ليه خوي قوله رست تمام خواك اخوانا بالله يخرب ولا نار حدي بدون كان ما بشتك شكور هي بالله الاخوه بزاله هي ده الحمد لله بس تو هي يعني وكو بي استاذ شد بو امديه نكره راستكي بس امجادي انا ما بكردين يعني زوريني دي كان شوني يقدر بشيء راست فر شوني يقدر بيت دي اخوان محفوظ تنكر ناخذ بعد